بەرنامەی تایبەتی پێشەنگ TV لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و کاردانەوەکانی کە تێیدا قسە و باس دەکرێت لەسەر هۆکار و ئاکامەکانی ئەم ڕووداوانە، کاریگەریەکانی لە ناوچەکە و ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کۆمەڵێک تەوەرەی تری پەیوەند بەم بابەتە. بە بەشداری هەریەک لە عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، سەمیر عادل، سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری عێراق، خالیدی حاج محەممەدی، ئەندامی کۆمیتەی ڕابەری حزبی حکمەتیست، خەتی ڕەسمی. شەوی دووشەممە 16 حوزەیران کاتژمێر 9 بە کاتی کوردستان بە شێوەی ڕاستەوخۆ پەخش دەبێتەوە. ئێوەش بە پرسیار و سەرنجەکانتان بەشدار بن. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV. شەوی چوارشەممە دووشەممەیە، بەڵام ڕووداوەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست هێرشەکانی ئێران بۆ سەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و وەڵامدانەوەی ئێران بۆ سەر ئیسرائیل و ئەو دۆخی کە ئێستا ڕوویداوە نەدەکرا چاوەڕێ بکەین تاوەکو چوارشەممە، بەڵکو دەیهێنا بەرنامەیەکی تایبەت لەسەر ئەم ڕووداوانە ئەنجام بدەین پێش ئەوەی کە بگەینە کاتی ئاسایی بەرنامەکانی پێشەنگ TV. بە تایبەتی کە وەکو لە ڕێکلامەکانتە بینیتان دەرفەتی ئەومان بۆ ڕەخسا لەگەڵ دوو لە سکرتێری حیزبی کۆمونیستی کرێکاری و هەروەهایەکێک لە ئەندامانی کۆمیتەی ڕابەری حیزبی حکمەتیست چاوپێکەوتن ئەنجام بدەین. واتە بەرنامەکانی ئەم شەو تایبەتە بەم ڕووداوانەی ماوەی ڕابردوو، چۆن ڕۆژی ڕابردووە لە ئێوارەی چوارشەممەوە بەرنامە ئاساییەکانی پێشەنگ TV بەردەوام دەبێت. لەم بەرنامە تایبەتێدا تەنها لەسەر ئەم تەوەرە قسە دەکەین، هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و وەڵامدانەوە و ئەوەی کە بۆچی ئەمە ڕوویداوە و بەرەوکوێ ئەڕواتووە هەندێک لایەنی تری بەم تەوەرە تەوتێ دەکەین. هەروەک بەرنامە ئاساییەکانی پێشەنگ TV لەبەر ئەوەی ڕاستەوخۆیە دەرگای بەشداری ئێوەش کراوەیە، دەتوانن پرسیار بنووسن، کۆمنت بنووسن، سەرنج و تێبینی خۆتان بنووسن و بە پێی پێویست لە بەرنامەکەدا تاوتوێی دەکەین. و یەکەم چاوپێکەوتنیشمان لەگەڵ سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عوسمانی حاجی مارفە. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سپاس بۆ بەشداریت لەم بەرنامە تایبەتەدا. ئێوارەی ئێوە باش و سپاسیش بۆ ئێوە، سپاس بۆ بینەران. لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە چەند جارێک لەگەڵ تۆ چاوپێکەوتنمان کردووە لەسەر ڕووداوەکانی ناوچەکە و بە تایبەتی کار و سیاسەتی ئیسرائیل. لە زۆر جێگەدا ئێوە باستان لەوە کردبوو کە ئیسرائیل دەیەوێت ئێران کێشکێتە ناو جەنگێکی فراوانترەوە. ئەتوانین ئێستا بڵین لە جومعەی ڕابردووە دوای و هێرشانەی کە کردوێتێ سەری کە ئیسرائیل خەریکە ئەم ئامانجەی پێکاوە و یان لانی تر پێی نزیک بووەتەوە بۆ ئەوەی کە ئێران کێشکاتە ناو جەنگێکی فراوانترەوە؟ زۆر باشە، بەڕاستی خۆی ئەتوانین بڵێن ئێستا ئەوەی کە شەڕەکە هاتوۆتە پێشەوە و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هەموو بۆمباران و کوشتاری تایە و وێرانکاری تایە کە ئیسرائیل توانی بە هەر جۆرەوێ ئێران کێشکاتە ناو ئەو جەنگەوە. بەڵام واقعیەتی ئێمە چییە، بۆچی وای لێ هاتووە و ئامانجی ئیسرائیل لەوەی کە ئەم کارە بکە لەکوێوە هاتووە پێویستە لەسەرەوە قسە بکەین. بۆچی من ئەو سیاسەتانەی کە ئەمریکا لە ناوچەکە لە دوای ئەوەی کە چەند جار دووبارەش قسەمان کرد کە پاش و پاشەکشانی کە بە ئەمریکاکە لە دەورانی پێشووترە و بۆ گەڕانەوەی ئاعتیبار و مۆپێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕەشتا و چوونە پێشەوەی سراجێتی و ئامانجەکانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا بە جۆرێک هاتە پێشەوە کە پشتیوانی تەواو یەکەم لە ئیسرائیل بکە و دوو پاوانخوازی خۆی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دەخالەتی لە مقابلی تورکیا، لە مقابلی ئێران، لە بەتایبەتی لە مقابلی وڵاتانی زەنهێزی دنیا، رووسیا و سینە لەباری سەربازی لەباری ئەقتصادی جێگەوڕێگەیەکی تر دەورێکی تازە لە ململانی نێوان هێزەکانی دنیا بێتە ئارەوە کە مەیدانەکەی لە ئێستا زیاتر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە واقعەتێکە و ئەم
هەلو مەرجە نالەبار و دۆخە نالەبار و شەرنجێزیە ئەبێ ئەسڵەکەی بزانین کە موقعەتی تورکیا موقعەتی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و استراتیژی ئەمریکای ناوچەکە لەما کاتە ئیسرائیل زۆر باش توانێتی کە ئیسفادە لەمە بکە و هەتا زۆر جار زیاد لە حدێکە ئەمریکا ئەوێت تێپەڕێنێ یەکێک لە پایەکانی پێگە بۆ ئەمریکا خودی ئیسرائیلە کە چەندی ساڵە پێگەیەکی گەوری هەیە یا مەخوایەتێکی گەوری هەیە جێگۆڕێگەیە کە ئەمریکا مەکانێکیەوە بە ئیسرائیل و ئیسرائیلیش بە هەمان بە دەرەجە زیاد لە حەدوتم چۆت لەو بارەیەوە موقعیتی خۆی باتە پێشەوە و ئەوێ کە سەرهەنگی ناوچەکە بێ باڵادەسی بەسەر ناوچەکە بینیمان ئەو بارگژیانە ئەو شەڕانە لە چوون داگیرکاری غەزەوە بیگرە ئەو کوشتارە زۆری کە لە غەزە لە هەمان کاتا لوبنان تا ڕوخانی تا ئاچێت دۆخەکە چێتە ڕوخانی ئەسەد هەموو هەتا زەربە لێدان لە هێزە عسکەریەکانی یا هێزە میلیشیاکانی ئێران هەنگاو بە هەنگاو ئەم دەوری ناوە ئیسرائیل توانی دەورێکی باڵادەسی گەورە کە کۆنتترۆلی خۆی تەواو لەو ناوچەیە پەیگیر بکە ئەمە واقعەتێکە و هەوریشی بوو ئەوەی کە لە جارەکانی پێشوی من لەسەر چ بابەتێک تاکیدمانە کرد لەسەروی کە دوای ئەو کارە ساتانی لە غەزە ئەو کارە ساتانی لە جنوبی لوبنان ڕوویدا جۆرێک موقعەتی ناتانیاهۆ چۆ دواوە موقعەتی لە ناوە لە بەرامە وڵاتانی ترا ئەو جارایی بەگەونە ئەو جیرۆ ساتانی کە کردی یعنی ئەگەر انتخابات کرێ لە ئیسرائیلا ناتانەوە نەگلەوەی کە دەرناچێتەوە انتخاباتە احتمالی محاکەمەکردنیشێ بەرحاڵ ئەم جارە لەم ڕۆژانەیە کە دیمان لەم چەند هەفتی ڕابردووە کە ناتوانێت جەرایمی گەورەتر لە بەرامبەر غەزایان نیشانیدا و ئەو جۆرە نیشاندانی لە بەرامبەر غەزایە ناڕزایەتی زۆر لە ئەمریکاوە بگرێت لە ئوسترالیا بگرێت وڵاتانی کە بگرێت حتا ناڕزایی وڵاتانی عەربی کە جۆرێک لە بەرامبەر ناتانیاهۆ نیگەرانیان پیشانە موقفیان پیشانە بەجاڵوی کە تێیدیەکەیان نایکەن لە هەمان کاتە ناڕزایەتی لە ناوخۆی خودی ئیسرائیلە کە لە بەرامبەر ئەو کارە ساتانی کە ناتوانێت هەڵخانەتی جۆرێک ئەمە بەمەعنا ئەتوانم بڵێم لەخکردنی پێگەی ناتانیاهەیە کە لە ئیدامی ئەو شەڕێکە لە غەزایەکە بۆ ئەوی لەم خەیرانە نەجاتی بێ هەرچەندە قسەکە وایە کە ئیسرائیل هەوڵەیە کە ئێران بگلێت ناو شەڕەکەەوە بەڵام بۆی کە لەم کاتەیە خۆی لەو ئەزمەیە نەجاتدا لەو ئەزمەی کە لە بەرامبەر غەزایەت دەرگیری بۆ تێکەوتوو کارە ساتی خۆڵخانەوە ئاقالی شەڕەکە بگۆڕێ لە هەمان کاتە لە هەمان کاتە لە مقابلی ئەو ناڕزایەتیانی کە لە ناخۆی ئیسرائیلی شایە ئەمە واقعەتێکەوە ئەمریکا و غەربیش لەم بارەوە هیچ درێخێک هیچی نیشان نییە ئەترازێکە نێڵ ئەم کارە بکە بەڵام مەسەن لە ختابەکانیانە جۆرە سنووری وەدانێن کەوش نەمەحدوو دەکرێت لە قسەی دەکرێت هەموو جارە باسەکان وان هەنێ سنووری وەدانن بەڵام ئیسرائیل ئەوەی کە ئەیکا ئەوەی کە ئیدامی پێ هەری ئەو کارەکە کە خۆی ئەوێ ئەمەی ئێستا بتوانم بڵێم بەجالەوەی تعریفمان بۆ ئێران هەرچیەکە جمهوریەکی ئەو پڕی کۆنەپەرستە درڕندەیە دژی جەماوەرە و خەڵکی ئێران ئەبێ شۆڕشکا بەرامبەری ئەمە هەڵسەنگانیەکە واقعەکە بەڵام ئەمەی ئێستا هێرشی درندانی ئیسرائیلە بە پشتیوانی ئەمریکا و غەرب بۆ ئەبێ تەواوی ئاخەڵکی ئازادی خواز دنیای لە بەرامبەر ئەم تاوان و جەرمی کە ئەمریکا بە مشتەرەکیەمە ئەوتابەتی ئیسرائیل جێبەجێکە بوەسێتەوە ئەو هێرشە ئەبێ ڕاگیرێ ئەمە بێ هەڵوێستی واقعی هەموو ئینسانێکی ئازادی خواز و ئینسان دۆت بێ و غیری ئەزانم دوو وڵاتن هەردووچانێک لێ کۆنەپەرستن ئەنیەوەی کە شەڕەکە هەرچێکی ناوەنی بەڵام ئەبێ پێشوەخت ئەم شەڕە لان ئیسرائیل و ڕائیلمە بە جۆرێک محکومی ئەو سیاسەت و ستراتژی کە ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکایەکێن درێژەی هەمان ئەو سیاسەتانەیە کە لە دوای حەبەی ئۆکتۆبرەوە کە ئیسرائیل پیادەکردەوە درێژەی ئەوەیە بەشێکە لەو سیاسەتە ینی ئێران نەبێت وڵاتێکی شەڕەنگێز نەبێ ئەنوا هێزی میلیشیای بچووە بەڵام لەم شوێنەیە لەم بەخۆیە ئێران نەیویست تا ئێسش تا شەڕەکەی توش نەبوو نەیویست شەڕکە نەیویست ئێران وڵاتێکی شەڕخوازە وڵاتێکی دژی بەشەکە تا ئێستا ڕوویداوە زیاتر بردومان و هێرشی موشەکی و دوورە باڵێن هێشتا ئەوەی کە ببێتە جەنگێکی فراوانتر ئەوەی کە قسەی لێکراوە یان لانیکەم قسە لەسەرەوە کرد کە
مەترسی جەنگێکی هێشتا فراوانترەوەی کە تەواوی ناوچەکەدا بێتەوە خۆرهاڵاتی ناوەڕاست دەبێتەوە لە ئارەدا ئێوە چۆنی ئەبینن؟ ئازانی پێ مەسەرەوەی کەش ئەمە دوو وڵاتی لە تەنیژەکەەوە بن و ئەم جێژ بێنە ئەو مقاومە بکە ئەو یاویش لە بەرامبەر بۆچێتەوە ئەگەر شەڕەکە درێژە بکێشێ و زەرباتی ئێران لە ئەمریکا بە ئەمریکا توانێت لەم بابەتەوە حرکاتی بکە و جۆرە بچێتە ناو ئێران و زیاتر تەسلیمی بکە بەڵام واقعیت بە ئوسترالیا غیری ئەم بۆمبارانە کەکەی بەدەدی خوێڵێن دوو هەفتە بەڵام هەردوو لا یەکتر وێرانەکەن کارەساتی زۆر گەورە خۆکێنە ڕۆژانش ئەشبینین هەموو کە لە ڕاگەیانەکان و بە ئاشکراوی کە ئێران چۆن تەلەبی و شارەکە حیفا ئەوانە بۆدبانەکە و ئەو چۆن تاران و شارەکانی تری بۆدبانەکە و گوزەران و ژیانی خەڵک تەواو وێران بووە ئەوەی کە زەرمەندە لەم شەڕە دانیشتوانی ئیسرائیل و دانیشتوانی ئێرانە کە لەو چوارچێوەیەوە ئەبێمە بیرکەینەوە ئەم هێرشەی ئیسرائیل ڕاگیرێ کە ئەم کاریسەیە خۆکەنە و کاری سەوێران کرد خۆیان لە بچنە دەشتێکەوە شەڕەکەن چیەکەن بیکەن بڕۆنە سەحرایەکەوە خۆیان چۆنێکی ئیباداکە میکەن بەڵام هەردوو لایەن ئەوەی کە بۆیان مهم نیە خەڵکی مەدەنیە خەڵکی سویلە ژنانە مناڵانە هیچیان ئەمان بۆ موینە ئەمە شەڕێکە بە تایبەتی لە بەرامبەر ئیسرائیل مەحکومە وەبێ هەڵسانی جەماوەری ناڕزایەتی جەماوەری ئەم شەڕە بەهەش قیمەتێ بەهەش هێزێ بێ ڕاگیرێ ئەمە واقعەتەکەیەتی و ئیسرائیل ئەو پاوانخوازی کرد لە منتەکاویکە ئەمە سیاستەکەیەتی ئەمە ئەسڵەکەیەتی و ناهینەکەش لەوەیە کە ئەڵبەتە قسەی لێ بکەین جۆرێک تەوهمیش هەیە بەرامبەرەوەی کە جمهوری ئیسلامی بڕوخێنێ و بۆ چوونی من یەک سین بڵێم بیرم کەوتەوە ئەمریکا بە جۆرێک پشتیوانی لەم شەڕەکە ئێران زیاتر تەسلیم کات تا ئێستا لەو ئاسایان ناڕۆن کە جمهوری ئیسلامی کۆتایی پێبێنن ئەمە شتێکی منفی نییە کە نابێت ممکنە ببێ بەڵام زۆرتر ئەیانوێت کۆماری ئیسلامی تەسلیمێ بە سیاستەکانی ئەمریکا و بەرژەوەندی ئەمریکا وەکە بە دەرەجەیەکیش ئێران کەم تا زۆر لە 150 ئەمە جێبەجێ کردووە دانوستانەکانیانە تەسلیم بۆ بە ئەمریکا بەڵام هەندێک شتێک کە نەیتوانی ڕازی بێ ناوێ ڕازی بێ یا تەسلیمێکی تەواو لەم حاتە ئەم شەڕە تەرەفی سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل کە ئێران تەسلیم بکەن لە دانوستانەکانە بەو پاوانخوازی کە ئەمریکا لە ناوچەکەیاوێ لە هەمان کاتە دەور مۆقعی ئیسرائیل لە ناوچەکەیە فراوانتر بێ بەڵام لەسەرەوەی کە وتان نایەنەوێ کۆماری ئیسلامی تا کۆتایی ڕووخاندن بەرێت لە سەرەتای هێرشەکانە ئیسرائیل باسی لە بەرگری دەکرد باسی لە خۆپارێزی دەکرد و ڕێگەگرتن لە ڕووداوی داهاتوو کرد بەڵام وەکو بینەریش لێرەدا سەرنجی داوە دواتر نەتەنیاهۆ باس لەوە دەکات کە بانگەشە بۆ خەڵکی ئێران دەکات دروشمی ژنجیان ئازادی دەڵێت وەکو ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران و بینەرێکی تریش پێی وایە کە لەم خواستەیدا ئیسرائیل وەکو بەڕێوەبەری ڕووخۆر هەڵاتی ناوەڕاست تەنیا نییە بۆ کۆتایی هێنان بە کۆماری ئیسلامی ئێران بۆچی ئەم ئێوە وای نابینن کە زیاتر بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی نەبێ ئامانجۆک و نەتەنیاهۆ بانگەوازیەکە یەکەم شت بە قازانجی مەنتەقە و بە قازانجی سیاسەتی ئەمریکانیە کە ئێران پارچە پارچە بێت دوای ڕووخانی جمهوری ئیسلامی معلوم نیە ئایندەی ئێران چۆنە بێ ئەمە مشکلێکی گەورەیە ئایندەی عێراق دوای حەربی خەلیجی یەکەم و دووەم چی بەسەرهات ئەوە تا ئێسەش ناچێتەوە سەربار و هەر لە جێژاوی سیاسی و ناسەقامیلی و دانامەزرێت چەندەها کێشەی هەیە وەکو خۆی ماوە هەتا بەسەن کێشەی بینی حکومەتی هەرێم حکومەتی بێ المهم ئێران وەکو وڵاتێکی گەورەتر ڕەنگە بێ بە 5-6 پارچەوە و هەر هێزێکی میلیشیا بەشێ بۆ خۆی بێت ناتوانێت ئەڵتەرناتیڤیەک نییە کە بتوانێت مەرکەزیەتی ئێران پارێزێ ئەمە ئێران ئەمریکا نایە بەم سیاسەتە بەڵام قابلی لە دەست دەرچوونە دۆخەکە سێرەکەی بینی لە جۆری شەڕەکانیان ئەوەی کە لە پێشە بانگوازیانەکە خۆ پاراستنا ئەو بیانەوە بۆ شەڕەکە هەموو لایەنێکەوێ شەڕکە بیانەوە دۆزێتەوە بەڵام واقعیەتەکەی ئیسرائیل مەبەسی لە غەزە بۆ وای کرد لە لوبنان بۆ وای کرد دۆخی سووریا بۆ تێکچوو واقعیەتی شەڕی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا ناجێگیری سیاسی بۆ زەڕا ناگیرێ و ئەم شەڕەش هەڵگیرسا ئەمە هەمووی ئەسڵەکەی ستاجێتی و کوتاکی دەکەمەوە ستاجێت و سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەیە ئەمە واقعیەتێکە ئەوجا
بۆ ئەو شەڕ بۆ هەموو شەڕێک بیانێکە دۆزنەوە بۆ شەڕێک مەسلەیەکەن بەڵامێت ئێمە لەسەر محتەوای شەڕەکە قسە بکەین لەسەر محتەوای شەڕەنجێزی و بەرژەوەندیەکە ئەو لایانی ئێوە شەڕک بە کاتشێتی ئەوە ئەسڵەکەیە ئێستا ئەمە واقعەتی شەڕی داهێرشی ئیسرائیل و ئەمریکای بۆ ئێران بەڵامی کە ئەڕوخەیان ئەڕوخێ من بکوتم تاکیدەوە ئەوان بە قازانجیان نێبڕ بەڵام کە لە شوێنێکە کە احتمال لە دەست دەرچێ و واقعەکە بە ئاخاریش کە بڕوە ئەوەشی کە خەڵکی ئێرانەکڵێ لە شوێنێک ئاگەت ئێران تەسلیم بێ ئەکید بە ئیسرائیل لە هەموو کە دژی شۆڕشە دژی جەماوەرە لەگەڵی کە ناوێ هیچ شۆڕش لە هیچ وڵاتێکا بێ و دەوری خەڵک دەخالەتی خەڵک لە سەڵاتی سیاسیاوێ قەت ئەوە نەخواستی ئیسرائیلە نەخواستی ئەمریکایە هەموو ئەو هێزە سیاسیانایەنن کە ئەبنە پاشکۆی سیاستەکانی خۆیان و خەڵک لە جمهوری ئیسلامی زیاترە چەوسێنەوە ئەتاکە بن ئاڵوگۆڕەوێ پشتیوانی لە لایەنێکەکەن لە جهەتێکەکەن نمونونەکەی هەیە عێراق و هێزەکانی حەجی شعبی و هێز شیعەکان هاتوون عێراق لە کوردستانە پارتی بەرزانەکە 30 سازیاتن خەڵکە زەلالەتی بەدەستیانەوە و هەمان نمونەش لە ئێرانە دووبارا بێتەوە ئەوەی کە چاڕ بکەی قازانجی بۆ کورد هەیە نازە بۆ خەڵکی ئێران هەیە بۆ ژنجیان ئازادی هەیە نەخێت زۆر بە پێچوانەوە ئەم جۆرە هێرشەی ئیسرائیل و ئەمریکا بەعکسەوە دۆخی سیاسی ئێران دۆخی خەڵکی ئێران دۆخی کرێکار و زەحمەکێش زۆر ئەباتە دواوە بۆ فەزایکی کۆنەپەرستانی زیاتر زاڵەوێ دو پرسیارم لە سەرنجی بینەرێکەوە دەست پێ بکەم دەڵێکە ئێران بەردەوام هەڕەشە دەکات و زۆر وڵاتی ناوچەکەی کۆنتترۆل کردبوو بەڵام ئێستا ئیترەمە موقعێتەکەیەتی کە بەجێ لەوەی سووریای لە دەستدا پێگەی حەماس و حیزبوڵڵا لاواز بۆ تۆ ئەوە هێرش دەکرێتە ناو خودی تاران و پێگە سەربازیەکان و ئۆتۆمی و تەنانەت بنکەی میدیاکانیشیان کە چەند سات بەر لە ئێستا هەواڵەکانی بڵاو بووە ئایندێ ئەم ڕووداوانە بەرەو کوێ دەڕوات هەروکو لە قسەکانی پێشوشمان نەکرد لێکدانم شەڕاکەن کە سیاسەتێک ئەمریکا و ئیسرائیل بەدوایەتی ئەم شەڕ ناتوانێت ئایندەکەی دیاریکی بەرەوکوێرە بە قازانجی کێشێتەوە ئەمریکایە بە قازانجی خۆی بشێت بەڵام هەڵبەت ململانەیەکی وڵاتانی زیاتر لە بەرامبەریەتی ئێران جۆرە بەمانای کۆماری ئیسلامی دیفاع لە خۆیەکە و تا ئەم وێرانکاری تیاابێ ئەوەی کە بەرجەستەیە و ئەبینێ وێرانکاریە کشتی کەسانێکی زۆرە بەڵام ئایندەکەی ئایا ئیسرائیل ئەمریکا توان ساڵ بن لە ئێرانە چ دەورێکیانە بێ یا هێزە سیاسیانێکی ئەگەر ئەمە بگۆڕێ ئەوانی کێ چۆنە بێ یا ئەگەر ئێران بێتەوە ئایندەکەی چۆنە بێ ئەوان ئەیانوێت کۆماری ئیسلامی تەسلیم بە ئەمریکا بێ ئەمە واقع ئەجا ئەمە ئێستا چۆتە چەشمی ململانەیەکەوە کە ئێران کەوتۆتە دیفاع کرد ئێستا ئێران لە مۆقعی دیفاعکردنایە لە خۆی چەند ئەتوانێت دیفاع بکە باسێکی ترە بەڵام بەجیا لەمەش ئەمێ بۆ بینەرانی بەرنامەکەت ئیشارە بە شتێ بم یەکێ لەوانی کە ئەحزابی کوردی یا کەسانێک دڵخۆشی خۆیان دەرەبڕن پێیان خۆشە بەمە بۆ چاوەڕێکن ئیسرائیل و ئەمریکا ئێران بڕوخێنێ و ئەڵێن سوودی هەیە بۆ کورد لێرە ئەوە دێتە پێشەوە مەبەست سوود هەیە بۆ کورد بۆچیە کوردستان خەڵکی کوردستانی عێراق چ سوودێکی بینیوە لە ڕوخانی حکومەتی باس و لە خوڕخانی سەدام غیری ئەم وەسعی نەبوونی موچە نالەباری نەبوونی خەدەمات بەرحا زۆرشتی کە بەدەزات بەڕێ من ئێران وەز کوردی خەڵکی کوردستانی ئێران و خەڵکی ئێران زۆر لەوە خراپتر ئەوەی کە ئیسفاداکە مەجموعەی حزبی سیاسین کە نمونەیەکێتی پارتی وەلاما کاتەوەی کە ئیسفادەی هەیە تا بۆ کوردی عێراق پارتی وێچێتی وەکو دوو هێزی میلیشیا ئەوان ئەزانن چۆن مامەڵی ئەوە زعب بکەن بە قازانجی خۆیان نێشێنەوە بە قازانجی زیاتر بۆ تاڵانی بۆ سەرمایە گوزاری بۆ دەستکەوتی چەکی زیاتر بۆ ڕێکەوتنی زیاتر بۆ دەستیان ئاڵە بێ زیاتر لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ڕێکەون ئەمە واقعەتی ئەم ململانی هێزە سیاسیانەیە ئەمانە ینی بەمعنای ئەوەی کە دڵخۆش من بەداخم بۆ کەسانی دڵخۆشن بۆی کە ئەم عاقبەتی یا ئەمە ئەساتانی کە ڕۆیە و خەڵکێکی زۆرە کوژێ دڵی بۆ خۆشە کە لەوە کورد ئیسفادەیە بکە ئەوە جێگەی بەڕاستی جێگەی داخە و جێگەی ڕخنێکی تونگە ئەو سوپاس بەسوانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە سپاس بۆ ئێوەش عزیزان وچانێکی کورت دەدەین و پاشان لەگەڵ سەمیر عادل سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسیی کرێکاری عێراق
بەردەوام دەبین. هیوادارم سەمیر عادل تا کاتە لەسەر خەت ئامادە بێت. مەڵێ بینەرانی عەزیز، بەرنامە تایبەتەکەمان لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و کاردانەوەکانی بەردەوامە و ئێستاش سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق سەمیر عادلمان لەگەڵدایە. سەمیر عادل، ئێوارەت باش و سپاس لەگەڵمانیت. ئێوارە باش و سپاس بۆیەوە بۆ بینەرتان. دەست خۆش. لە مێژە ئێران و ئیسرائیل هەڕەشە لە یەکتری دەکەن، بەڵامی تر لە هەڕەشەیان نەمایەوە ئەم جارە، ئەوە بوو کە 4 ڕۆژ بەر لە ئێستا ئیسرائیل هێرشێکی چڕوپڕی کردە سەر ئێران و ئەشبینین دواتر ئێرانەوە ماوەیەکی زۆرەکە وەڵامی داوەتەوە تەل ئەویب و هەیفا و چەند ناوچەیەکی تری ئیسرائیلی بردومان کردووە. چی بوو، چی وای کرد لەم کاتەدا بەم شێوەیە دەست ببرێ بۆ ئەم هێرشە داوانە بۆ سەرێک؟ ئەم یەکەم جار ئەو حملەی عسکەری سەری ئیران يعني متوقع بو يعني اوش دريجي سياسة اسرائيل لمنطقة لبداية او حوت اكتوبر 2023 اسرائيل توانس او ببهانه بدوزي بتواني خوي سياسة خوي بتايبت او دائما لحتى لبداية الشر هجوم بريكا بناو غزة نتنياهو ود إما خاول ميانه أقولم يعني شرق أوسط أقولم يعني إما بروجي هاد ناوي دا خاول ميانه بروجي خاول ميانه تازة درس أكيمن لو كاتا أم سياستهم بو دواي غزة دواي كشتن زيادة لبنجو 4,000 نفر منال جن بري لو هنا لو غزة دواي أو هيرشي كنت بسر لبنان بسر حتى تائستا حزب الله تقريبا روش بروش تشكي نامي نخوي هيرشكا سر لبنان سر خلق يمن أما سياسة إسرائيل تا بيبي هنا بيبي يك قطب منطقي طبعا دويش ببشتواني بقد شرط أمريكا لذي عسكري لذي اقتصادي لذي استخباراتي لذي سياسي طبيعي ما أزاني من يعني أمريكا هل لو كانت لدوزارو هالدواي أوباما يعني بيرلين دواي أوباما لولاية دومكي لدصلات دومكي خوي قسيكد لو كاتا شون أمريكا باشركش بكن لهند لميدل إيست لخاول ميانا وتركيز بكن لسر شون بتوانن لأست بيرلين محيط هادي عن باسيفيك أوشن وبتوانن احتواي تشين بكن لو كاتا دواي أول كم حتى لتا أو اتفاقين لسر أوتومين ناوني إيران وأمريكا هل لو سياسة أمريكا بو لو كاتا إستا أمريكا يكجارتر قراب بو منطقة حتى تتماشى بكيتن أو اتفاقات اقتصادية بتريليون دولار لقل السعودية لقل الإمارات لقل قطر نتوانس أمريكا وابكا أو سياسة إسرائيل لمنطقة توانيس أمريكا يعني إسرائيل بكار بيني تا يكجات البقرة وبو منطقة أو بتواني يكجات بتايبت بتواني أصل مسألة كيا ريقل بقري لا نفوذ تشين وروسيا لمنطقة تويش كشتي هن أزانن إيران منصي شون ألين يان هنا مثلا
منطقة يعني منصة هنا روسيا وتشينا لمنطقة خاور ميانا بو أويش أمريكا الزود استفادة كد لو سياسته بو أويش بشتواني أمريكا لبروجي إسرائيل كد بو استيش إيرانيش حتما بروجي خويش بو بروجي ناسيوناليست بو بروجي هن ايديولوجي اسلامي بس اصلا كي خوي نفوذ قومي نفوذ ناسيوناليستي ايران شلون بتواني كنترول المنطقه كوتا كشمكش لقل اسرائيل لقل السعوديه لقل الامارات تاماوي بو ام جا ام اسرائيل تواني استفادتها بس لم روانا يعني ايران بنياز نبو بهيج برو بناو او شرا مجموعي ميليشيات بكار هنا نفوذ خوي بكار هنا ليمن لبنان لعراق بس هيش بنياز نبو خوي برو بناو او شرا زولش محاوله حتى روشتن بو مذاكره لقل امريكا مساله كي ريقل بقى لسياسه اسرائيل ولو هيرشه بس لاخره كي او يعني هنبو نتيجه كي او حتى اسرائيل باشترين فرصة هرش بك بسد إيران چونك أو سوريا نظام بشار أسد نما روخا حزب الله نما شكستي عسكري زول قوري خوات يمن تقريبا لذي عسكري زول ضعيف تربو استبس ما إيران بو أو إيران تنيا إيران غير لبدم بروجي إسرائيل وحتى سياسات أمريكا تا يكجار بقريو باهن بقريو بو منطقة لو لايش بتواني ريقر بقرين لسر نفوذ الصين ونفوذ روسيا وليش الله مثلا تتبع شبكة إيران يعني مثلا روسيا والصين زيادة ل 500 مليار دولار يعني هي هنيان كدوا استثمار يعني هي لإيران حتى بتتبع شبكة هيدش بس أو حقلهن غاز بارشين أو تقريبا زوربي استثمارات تشين وروسيا سلو هنا بوش إسرائيل ليدا لهنا لدوري بريدا نامية بو تشين وبو روسيا ولو يش تداشاكيتن حتى ان روسيا وانا بشتواني سياسي ايران كان يعني تشين بشتوان ناتوان دخلت بكن لو مثلا شوف روسيا تقريبا توشبو وقيري خواردو ولا قال اوكرانيا لاوكرانيا تشينش مشكله تايوان هي ومشكله جمرك وسياسه التجاره مشكله تجاريه هي اللي قال امريكا بو ناتوان ام دولتان دخلت بك لو ايش تماشا كيتن لم هنا يعني ام مساله ام هذش اسرائيل بس ايران تقريبا اتواني بدات يعني يك مرحله تازيه مرحله غاستونو لمنطقه تماشا باكستان او بدي دوره يكسر ود من دفاعكم لايران تركيا عينا استاء مساله كي زياده لمساله اوتونومي ايران او هذا الشيء اسرائيل زياده لاوتونومي ايران تركياش زيري كدوا شوف ازانن يسكم كم اما لدو خطاب يعني دو هن مناسبه لم تشاروجا نتنياهو باس روخان اسلامي اكا اويش بقازانج منطقه كي نبا قازانج تركيا نبا قازانج شوف او معناه او هركس برو بدرو سياسه امريكا واسرائيل اسرائيل اتواني سركوبي بكن بمليتاري بملهوري اتوانن يرجع بين دور بل سياسه خويان بو او ام هذش اسرائيل ام مساله كي ايرانيه مساله كي زياده لايران حتى ام هذش خطر زوره لرواني تهديد امن منطقه تهديد سلامتي خلق حتى او بزودنوي ازادي خوازه بزودنوي كريكاره بزودنوي شورجيره لايران يعني باشكيش بس انا جمهوري اسلامي استغلال يعني اكا حتى اجيش اويش نبي بروخاني جمهوري اسلامي بهذش امريكا يعني اسرائيل ايمت تماشى بك ايران اجل مقارنه بكيت العراق بك مقارنه بكيت كات خوي كات دايقتن العراق 2003 العراق مقارنه ناك ايران مقارنه كلا قال العراق ايران نبس سيناريو رش رؤدا
ئێمە ئەزانی من معنای ئەو سینارەش چییە ئێمە تەجروبەی تاڵمان هەیە لەو عێراقە لە 2003 تا ئێستا هیچ استقرار نەبووە لەو عێراقە بۆ ئەوەش نامێت دواتر هەم لەسەر بارودۆخی عێراق و هەم ڕۆڵی ئەمریکا کە ئاماژت پێدا بابەتی سەرنجڕاکێشن و ئەمێ لەگەڵ تۆیە باسییا کە بەڵام بەر لەوە مادام باسی ئەم حربە دەکەین کە ئیسرائیل دەستی پێ کردووە بە کورتی ئاماژەی بۆ پاسەوە بکەین کە دەڵێت بەرگرتنە بە ڕووداوەکانی دواتر حتا نەتەنیاهو نەسی قسەکەی ئەوە بوو وتی ئەگەر ئەم کێشەیە ئەم مشکلەیە جێبێڵین بۆ جیلی دواتر ئەوە ڕەنگە ئەو جیلی دواترە هەر نەیەت واتە هێرشی و هەڕەشەی ئێران ئەوەنە مەترسیدارە بەڕای تۆ ئەمانەی حەقانەتی هەیە هیچ حەقانەتی ئەوە دائما ئەمەیە بۆم دیفاعکردن لەمانەوەی ئیسرائیل ئەمە هەنە ئەمە یەک تایتڵە ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل داناوە بۆ پرۆژە خۆیە بۆ ملهوری خۆی ئەم حەقانیەتیان نییە ئەمە حتا تو تەماشا بکە مەسەن کام جیل تو تەماشا بکە ئەمە 4 ڕۆژە بۆنبارانی تەل ئەبیب ئەکەن حیفا ئەکەن خۆیان لەعلام خۆیان ئەڵێن 15 نەفر 20 نەفر بەس دەهان نەفر کوژراوە لەو ئیسرائیلە ئێستا بزوتنەی دژی شەر کەم سەر هەڵگری لەو ئیسرائیلە کام جیل ئەوە خۆی نەتەنیاهو دیفاع ئەکا لەو جیلە ئەمە گشتی درودەلەسەیە مەسئلەی ئیسرائیل مەسئلەی هەنە پرۆژەکەی خۆیە سیاسەت وحشیە تو تەماشا بکە چی کرد بە غەزە باشە تو 20,000 مناڵ بیتاوان بکشیتن تا ئێستا چاویان نەکراوە بۆ ئەم دنیا ئاخر علاقەی چییە بۆ ئەو هەنە نەمانەوەی ئیسرائیلە ئەوە خۆی عێراقەکە معنای چییە ئەوە تو خەڵکی ئێران تو لەولا سوخەرانیەکەت بۆ خەڵکی ئێران مەسیج ئەدەیت بۆ خەڵکی ئێران ئەڵێ ئەمە فڵسەتە شۆڕش بکەن بەسەر دەسەڵاتەکە لەولا تو بمباران تەهران ئەەکەیت و خەڵکەکە بە 10,000 ڕائەکەن لەو تەهرانە ئەمجا هەن ئەنزار ئەدەیتن بە خەڵکی ئێران دەرچوو لەو هەنانە ئەم دووڕووی ئیسرائیلە ئەمە تازە نییە ئەمە 75 ساڵە هەن ئەو قسانە ئەکەن بەداخەوە حتا ئەو سیاسەتی ئۆروپا و ئەمریکا دیفاع ئەکەن لەو هەنە لەو تایتڵە ئیسرائیل بۆ خۆی داناوە هیچ حەقانیەتی نییە ئیسرائیل خۆی ڕۆشتەوە شەڕی کرد لە حەملەی کردە سەری ئیران ئامادە بوو بە هەر جووری تەنازل بکە لەو هەنە بەردەم ئەمریکا بەس ئیسرائیل خۆی نەهێشت و سیاسەتی ئیسرائیل بە نەبوون دەسەڵاتیان ڕۆخانی جمهوری ئیسلامی ئەوە جزء استراتیجی ئیسرائیلە ناگونجی لەگەڵ ئەمریکا وایە بەس لە ئاخرەکەی تو تەماشا بکە ئەمریکا حتا ئەترام وت ئێمە بەنیازنی من شەڕ بکەی من حتا ئەعلامە بالجوازی دامن هەنیان کرد یەک تەوەهەمیان دروست کرد ترامپ شخصیەتە صفقات اقتصادیە ترامپ لە شوون پارەیە ترامپ شەڕ ناکە ترامپ لە شوون جائزەی نۆبل السەلامە گشتی ئەوە ئیسرائیل لە ئاخرەکەی سیاسەت ئیسرائیل خۆی بردەوە لەو هەنە لە مۆزوع ئیران و ترامپ هیچ تا ئێستا ترامپ عموما حتا حزب جمهوری و حزب دیموکراتی ناو کۆنگرسی ئەمریکی گشتیان یەک پارچە پشتیوانی ئەو سیاسەت ئیسرائیل ئەکا حتا داوا ئەمریکا دێنێ خۆی بێلایەن نیشان بات چونکە بڕیار بوو هێشتا دوێنێ لە عومان دانووسانی نێوان ئەمریکا و ئێران بێت کە جەولەیەکە ئیدامەی هەبووە ئەمریکای بێتەڕەف خۆی نیشان بات ئەمریکا بێتەڕەف نییە بەعکسەوە ئەمە دووڕوە ئیدارەی ئەمریکا وان نییە چوە کاتی بایدن پێشی بایدنیش ئیدارەی بایدن هەروە ئەڵێ ئەمە نابێ و قسە وەڵا نەتەنیاهو بایدن تووڕە بووە لە نەتەنیاهو بایدن تەلیفۆنەکەی دایخستووە لە نەتەنیاهو گشتی ئەوە درودەلەسەیە ئێمە کاتی خۆی قسەمان کرد لە زۆر مناسەبات بەعکسەوە نەتەنیاهو پیاو ئەم مەرحەلەیە نەتەنیاهو پێویستی ئەمریکای و پێویستی ئیسرائیلە بۆ ئەوەیش ئەمریکا تا ئێستەوە پشتیوانی سیاسی ئەکا لە هەند تەماشا بکە ڤیتۆی ئەمریکی بۆ وستانی شەڕ هەر پێش
دوسێ هەفتە دیتۆی ئەمریکیدان ئەم شەڕە لە غەزە نەمینی غەزە چی ماوە لەو غەزەیە 54,000 نەفەر کوژراوە ویران بووە بەقە خۆیان ئەڵێ 15 سال 20 ساڵتر ناتوانن یەک جارتر غەزە دروست بکەن بۆ ژیان ئینسانە عادی ئەمریکا ڕۆژ ڤیتۆی هەڵگرت لە مەجلیسە ئەمن بەدژ ئەو شەڕە تەماشا ئێستایش ئەکە لە ڕووی استخباراتی لە ڕووی سیاسی تا ئێستا هەن پشتیوانی ئیسرائیلەکە تەماشای کۆبنەی 7 وڵاتەکەی سناعی گەورە پێ ئەڵێن G7 لەو G7 تا ئێستا مسودەی بەیاننامەکە داوا ئەکا لە ئیران هێرش نەکا بەسەر ئیسرائیل کە محکوم باشە محکومکردن ئیسرائیل تو ناکەیتن باشە بۆ داوا لە ئیسرائیل ناکەیتن ئەم شەڕە بوەستنی داوا لە ئیرانەکە باشە ئەمە بەعکسەوە ئەمریکا بیلایان نییە خۆی ترامپ چەند جار وت من ئاگادارم من پێشی ئەو شەڕە دنیا چەک و هەن نادم بۆ ئیسرائیل لە ڕووی استخباراتی یارمەتە حتا لە ڕووی دیفاعکردن لە ئیسرائیل ئەو موشکە خۆی هەنیەکە دفاعات الثاد و پاتریۆت بەکارهێنی بۆ ئەوە ئەم قسە ڕاست نییە ئەوە وەڵە بیلایان نییە دوێ پێرش ترامپ ئەڵێ احتیمالش ئیمە یا دوێنی بوو احتیمالش ئیمە بەشداری ئەەکەی من لەو شەڕە ئەگەر ئیران تەنازولی کرد بۆ ئەوە بەڵای من ئەمریکا بیلایەن بەعکسەوە ئەمریکا خۆی ئیسرائیل ناتوانێت ئەو ئیشە بکە بێ چێ پێڵێن گرین لایت ئەمریکا لەسەر عێراقیش قسەیەکەین پێشوی کۆتایی بە چاوپێکەوتنەکەمان بێنین وەک دەزانین عێراق لە دوای 2003ەوە ڕەنگە زیادە ڕۆی نەبێ مبالغە نەبێ بڵێن لەلایەن ئێرانەوە زیاتر ئیدارەکراوە و بەڕێوەبراوە و هەروەها عێراقیش نیشانی داوە کە ئەتوانێت هاوکاری ئێران بێت لە بەرامبەر ئیسرائیلە عێراق ئەتوانێت چی ڕۆڵێکی هەبێت و لەوەش مهمتر ئایندەی دەسەڵات لە عێراق دوای ئەم ڕووداوانە بۆ کوێچێت عێراق ناتوانانی بە دەسەڵات عێراق تایبەت ناتوانانی هیچ بکە بۆ ئێران تەنیاوە مەسلەی ئەگەر سیاسیە لە مەجلس ئەمنە ئەگەر بتوانی یان مەسەن تو تەماشا بکە پیرەکە شەکوای عێراق تەقدیم کرد داوای کرد ئاسمانی عێراق بەکار نەهێنن داوای کردش لە ئەمریکا نەهێڵی ئیسرائیل هێرش بکە بەسەر ئێران بەرەگەی ئاسمانی عێراق وایە دەسەڵاتە عێراق ئەم دەسەڵاتە بە پشتیوانی ئەو جەماعەتە سەر بە ئیرانن بەس لە خود ئەم هەنە ئەم دەسەڵاتە دوو هەنی هەیە دوو باڵای هەیە باڵای ئەوە تقریبەن سوودانی نوێنەریە بەنیازە ئەڵێ بلا مزاکرە بکەم لەگەڵ ئەمریکا نەهێڵی من هێرش بکەم بەسەر ئەمریکا و چەندی قاعدەی عسکەری هەیە یا نفوز ئەمریکا لە عێراق و لە ئیسرائیل خۆیان ئەپارێزن لەو مەسئلەیە خۆیان تەماشایان کرد ئیسرائیل چی مەلهۆدێک کرد بە دژی حزب الله بە دژی مەسئلەی یەمەن سووریا بۆ ئەوە ئەم باڵە زۆر ترساوە باڵی تریش مەسەلەکەی ئیران نییە بەس ئەزانی بە پشتیوانی ئیران لە دەسەڵاتە بە پشتیوانی ئیران ئەو دزی و تاڵانێ بە پشتیوانی ئیران ئەو میلیشیاتەی هەیە بۆ ئەوە کەشمەکەش نانەوە ئەم دووباڵێ ئەمزانی گشتی ئەم هەنە دەسەڵات گشتی بەم دووباڵە ئەزانی ئیران تقریبەن يعني زۆر ضعیف بووە ترساوە لەم وەزعیەتە ئەم حتا تا ئێستا تەماشا دووە ئەوە 4 ڕۆژە تا ئێستا ئەم میلیشیاتە سەر بە ئیرانە حتا لە خارج ئەوانە پێڵەن خارجی حەشدی شعبی تاسە هیچیان نەکردووە چونکە هیچ پێیان ناکرێ مەسەلەکە هیچ پێیان ناکرێ گشتیان تقریبەن چاوەڕێ ئەکەن چی ئەم نەتیجەی ئەم شەڕە چی ئەبێ بۆ ئەوەیش بەعکسەوە دەسەڵاتی ئیران لە تووشی ئەزمەی سیاسی بووە تووشی مجموعەی مشکلاتی خۆی بووە ئەزانی ئەم ئیران ضعیف ئەبێ ناتوانانی ئەو دەسەڵاتە ناتوانانی بەو شکلە کۆن ئێدامەی خۆی بدا لەسەر ئیمتیازەتەکەی لەسەر نفوزی سیاسەکەی لەسەر چۆن تەثبیت دەسەڵاتەکەی بۆ بڕوای من بەعکسەوە خۆی ئیران
ئێستا مشکلەکەی دەسەڵاتی ئێران جمهوری ئیسلامی مشکلەکەی چۆن دەسەڵات بپازی لە ئێران چۆن بتوانی بمێنەوە عێراق چییە ئەم دەسەڵات لە عێراق چییە لە چاوە دەسەڵاتی ئێران بەوە بە نەزەر من دەسەڵاتی عێراق هیچ ناتوانی بکە هیچیش هەن ناکە بەعکسەوە مشکلات دروست ئەکا بۆ ئێران ئەگە دەستی بۆ دەست بۆشی لە هەن لە هەر قاعدەی ئەمریکی یەکسەر ئەمریکا خۆی وت ئێمە یەکسەر هێرشەکەم بەسەر ئێران چونکە کۆنترۆڵە ئەم جەماعەتە بەدەست ئێرانە وەکو وتیشە جارە لە ئینتیزاران بزانن بۆ کوێ دەڕات ئەم ڕووداوانە حتما منش هەر من حەزم کرد يعني تأكيد بك من إمام محكوم كردني أم هذا إسرائيل كمن بسر إيران بسر خلق إيران زحمة كيش إيران حتى خطر كي لسر خلق العراق لسر خلق منطقة كيا إما بمشكلة تماشانا كمن روح بعكس وإما أزاني الجمهوري الإسلامي جمهوري إعداماته جمهوري كشتنا وحشيته جمهوري يك بهني نمونينية لتاريخ تازة جمهوري هو يك خوي لا تحقير كردن جنة إنسانة بس إما سياسة إما لما دس بيناك لدجي لمسألة دجي إسلام السياسي أنا جمهوري إسلامي يعني أو بركي ببيشانة كي بدجي إسرائيل يعني دجي إمبرياليزم بعكسه إما لرواني قزانج خلق كريكار وزحمة كيش وجنان وآزاد وخواز أم هذا إسرائيل باشا كشبكة لبداية قسم كد باشا كشبه بزوتني شورشجر لأستي إيرانك حتى تأثير أكا لو حركة اعتراضنا رزايتي دائما هي العراق حتى باشا كشبه بو هنا أو بزنين رازاتك حتى تتماشى كيتن لو كانت لروخان رجيم بشار أسد تماشي يك خطاب طائفي خطاب كون برستي سر هالقطوة لو عراق بيشو أول نكو بو أما بديجي خلق آزاد وخوازة بديجي أو بزوتني دفاعك لحق الجنان لحق منالان لآزادي سياسي لحق بزوتني كريكا بو أو إما محكوم كردني بتند أم سياسة إسرائيل وهذش إسرائيل لسر إيرانك سمير عادل سكرتيري كوميتي ناوندي حزب كونسي كريكاري كردس عراق زور سپاس لەگەڵ مان بوویت دەست خۆش دەستی خۆش مەمنون با داوای لێبوردنەوە لا بینەران هەندێک سەرنج و تێبینی هاتبوو بەڵام بەهۆی کەمی کاتی بەرنامەکەمانەوە کە ماومانە نەمانتوانی تاو توێکەین ویستمان و پرسیارانی خۆمان ئامادەمان کردبوو تاو تۆ بکەین و کاتەکە بۆ ئەوە دەرخام بکەین بەڵام حتمما هیچ پرسیارێک هیچ تێبینیەک بێ وەڵام ناهێڵینەوە و دێنەوە سەریاندا فرسەتێکی گونجاودا وشانێکی کورتی تر دەدەین و پاشان لاگەڵ خالدی حاجی محەممەدی بەردەوام دەبیندا سەر ئەم تەوەرە لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بیدەرانی ئازیز بەرنامە تایبەتەکەمان لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران یەک چاوپێکەوتنی ماوە ئەویش لەگەڵ خالدی حاجی محەممەدی ئەندامی کۆمیتەی ڕابەری حیزبی حکومەتی خەتی ڕەسمی. خالدی حاج محەممەدی ئێوە باش و سپاس کا لەگەڵمانیت. سپاس دەکەم سڵام عەرزەکەم بە ئێوە و بە بینەران و بیسەرانی رادیۆ پێشم. ئێوە وەکو حیزبێکی ئێرانی ئەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران و ڕووداوەکانی دواتریشی وەڵامی ئێران و هێرشەکان بۆ سەر تەل ئەبیب و حەیفا و دواتری چۆن دەبین و چۆنی هەڵدەسەنگێنن؟ فکرەکەم شتێک ڕۆشنە نە بە هێرشەکەی ئەمجارەی ئیسرائیل بەڵکو لە کول ئەم
پرۆسەی گوزەشتە ئەوش ئیسرائیل لەگەڵ معزلاتێ تەرەفە لە منتەقە و احتیاجی بەوەیە کە شەڕێکی هەمە گیر و بەرفراوان لە منتەقە ڕێخە و کاندیدی بۆم شەڕە ئێران بوو. ئیسرائیل 20 مانگ زیاترە لەگەڵ گروهێکی چکۆلا کە دەوڵەت نییە، تەیارە و موشک و ئەرتەشی منەزەم و پوڵ و ئیمکانات هیچ دەوڵەتێکی لە اختیارە نییە شەڕەکە. مردم غەزەی کوشت و کوشتار و قەتڵ و عام کردە، بەڵام یەشتا شەڕ یەشتا ئەو ئەهدافی کە بۆ خۆی دانابوو پیوا بۆ حەماس پاکاتەوە هێشتا بەمە نەگەیە. لە دنیا مەورد تەنەفرە اعتراضاتێکە ئیمڕۆ لە سەراسەر دنیا عەلەی تەوەحوش ئیسرائیل و جەنایەت و نەسخوشی هەیەتی کردیانە و ڕۆژ بە ڕۆژ وسعەت ئەسێنێ. بەڕاستی نەتەنیا ئیسرائیلی لە ژێر فشارە قەراردا و منزەویتر لە هەر دەورەی لە تاریخ خۆیان قەراردا، بەڵکو ئەو کەسانە و ئەو دەوڵەتانەی کە پاڵپشت ئیسرائیل بوون تایسە مەجبوریانی کردە لە ئیسرائیل فاسڵەگرن. هەتا دەوڵەتی وەک ئینگلیستان کە تا ئێسش هەواپەیمایی‌های شناسایی ئینگلیستان لەسەر فەلەستین کارەکەن کە کار جاسووسی بۆ ئیسرائیل، تعین ئەهداف نظامی و ئیسرائیل لەکوێ بات و موشک لەکوێ نات لەم کۆمەکانە بە ئیسرائیلەکە. هەتا دەوڵەتی ئینگلیستان دوو دانە لە وەزیرەکانی ئیسرائیل تەحریمەکە لە ژێر فشار بەوەی کە خۆی جیاکاتەوە، سعیکە ئابڕووی خۆی بسەنێتەوە. ئەم موقعیەتە ئیسرائیل تەلاشی کرد بۆ نەجات خۆی لە وەزیەتێ دەوڵەتی ئاعترازاتەکە لە ئیسرائیل دەستی پێکردەکە ئیتر ئەوە نییە ئەسیرەکانمان ئازادکەن، کوشتار فەلەستینی تەواوکەن، وارد فازێتر بووە. ئەم وەزیەتە ئیسرائیل تەلاشی کرد و ترامپی قانع کرد کە واردەم شەڕە بێ. ئیسرائیل تەوان ئەم شەڕەی مستەقلەن نەبووە بووە زوویە کرد، بە سووریا حمڵەی کرد، بە لوبنان حمڵەی کرد، بە هەر شوێنێکی پێی خۆش بووە. ئازادترین دەوڵەتێ بووە کە هەر جەنایەتێکە و دەوڵەتهای غەربی ئەلامکەن لە لای ئیسرائیل وێساین. ئەم پرۆسە تەواو بوو، لای ئیسرائیل وێسان خۆیان بێ ئابڕوون. بەڕاستی ترامپ فەرز دەکرد کە ئیسرائیل حمڵەیەکە کە کوشتارێ وەسیعەکە لە فەرماندەهان و ڕەئەسای جمهوری ئیسلامی مەراکزیان لێ لە تمەیەکی گەورەی لێ و ئێران وا ئەشکێ تەسلیم ترامپە بێوە دێتە پای مزاکرە. فکرەکەم ئەم بەراوردەی ترامپ و ئەوانەی کە لەگەڵی بوون غەڵەت لە ئەو دەرات. ئێران لە تمەی جددی خوارد، بەشە لە ئەسڵی لە فەرماندەهان جەنگی لە دەستدا لە لەحەزات ئەوڵانە لە پادگان لە ماڵەکانیانە. ئەم لە تەماتەی خوارد، بەڵام خۆ ئەوی دەستی کردەوە جێگری دانا بەجێوانە و بەرحاڵ شەڕ وارد دەورێتر بوو. مەسەلەکەم ئەمەیە و تەبیعەتەن ئیسرائیل دەستپێکەر ئەمە بوو بە کۆمەک ئەمریکا و تەبیعەتەن مەسئولیەتیشی پای ئەوانەوە. بەڕاستی کول منتەقەی خستە مخاترەوە، بەڵام تەواوبوون ئەم شەڕە ئیتر لە دەست ئیسرائیلانیە و واقعاً وەزیەتە پێشاتەکە ئایندەی ئەم منتەقە چی لەسەردێ معلوم نییە. دوو شت تعیین کنەندە ئیدامەی ئەم شەڕە بە ئێران نا لوبنانە نە سووریەیە. دەوڵەتی ئرتجاعی وەکەر دەوڵەتی ئرتجاعیتە لەسەر کارەیە، بەڵام 80 ملیۆن نەفەر جەمعیەتی یەکی لە قودرەتای منتەقەیە. ئیسرائیل بە تەنیا نە لە عۆهدەی ئێران بەردێ، جمهوری ئیسلامی بەردێ، نە ئیدامەی شەڕەکەی بە تەنیا بێدرێ. ئایا ئەمریکا واردە بێ جیا لە کۆمەکێکە تایسە بە ئیسرائیل کردێتی واردێ هەمش شەڕێ هەمەلایەنە وەک ئەوەی لە عێراقا کردی، وەک سووریا، وەک لیبی وارد ئەمە لەگەڵ ئێرانا بێ یانە؟ ئەگە وارد بێ بەڕاستی ئەبعادەم شەڕە معلوم نییە. كل منطقه خاورمیانە و خەلیج و ئەوانە بە حمڵات ئێرانیش بە پایگان کان ئەمریکا كل منطقەکە ئەکەوێتە ناو ئاگرێکەوە کە ئەو پەڕی معلوم نییە. ئێران لە تەمات جددیە خوا، قەتعەن لە تەمات جددیە خوا، بەڵام فکر ناکەم بە شەڕ و تۆپباران بکرێت دەوڵەتێ بڕۆخێنێت و تەحوڵاتی مردمێکە بۆمباران و قەتڵ و عام و کوشتارەکریان تەلاشەکەن خۆیان نەجات بن. ئەمریکا ئەگە وارد ئەمە بێ کە سەختە بۆی، چون 70% حزبەکەی ترامپ کە تایسە لە پشتی بووە بە پێی خەبەرگوزاریەکان لەگەڵ ئەم ئەقداماتی ترامپ و کێشانن ئەمریکا بە شەڕێکە ئەو پەڕی معلوم نییە، موفقیەتیشتیا معلوم نییە، لەگەڵی مخالفن. دەرخاستیان لێکرد کە تۆ ناتوانانی مەملەکەتی کێشی تێشەڕا بێەوەی کە پارلەمان تاییدیکە و ئەمە مخالف قوانین ئێمەیە. ئەمە قسەی ناو ئەوانە. ترامپ گیری خواردە، وارد کارێک بووە کشانەوەی بەڕاحەت ئەنجام نادرێ. ئیدامەی ئەمە خوب ئەم پرۆسەیە. من ناتوانم بێژم حتمما ئەم کارەکە یا ئەم کارە ناکاوە لێ ترامپ بۆ ئەم کارەکردن مشکلات جددی هەیە و بەر لە هەشتی فەزای ئەمریکا و
هيئة حاكمي أمريكا وحزبكيتي كخدي ترامب نماينديانا أما فكرة كم بروسيس سخته ولی آینده ام شراب راسی اگه وارد اما به کل خاورمیانه وارد دوره هر ایسش بوا مخاطر آمیز اوه و اما ابي بنيام بزاني بالاخره امريكا لم وزيتات تسميه كغري زۆر لایەنی ئەم ڕووداوانە هەیە کە پێم خۆشە لەگەڵ تۆیە باسی بکەم بەڵام ناتوانم خۆم لە ئەو پاساوانان نەدۆزمەوە کە متابعەی سیاسەتمەداران و پەرلەمانتاران و میدیای ڕۆژئاوا دەکەم و جۆرێک پاسەوە بۆ ئیسرائیل دەهێننەوە دەڵێن کە کاتێک حملە بە ئێران دەکات ئەو لە بنکەی سەربازی دەدات وەک ئێران هێرش ناکاتە سەر شوێنی ژیان و زندگی خەڵکی ئەگەرچی دیارەوانش تەواو دروست نەبووە چەندین دیمەنمان بینیوە کە هەم لە شارە گەورەکانی تاران و کرماشان و زۆر جێگەی تریش خەڵکی مەدەنی تیاچوون بەڵام وەڵامی ئێوە بەم پاساوانە چییە کە مادام بنکەی سەربازی دەکاتە ئامانج ئیتر حەق پێدراوە وازانم ئەم نە ئیسرائیل نە هەوادارەکانی کە ئەم جۆرە تەبلیغاتەی ئیسرائیل بڵاوەکەنەوە لە موقعیتێکانین کە قەزاوەتکەن لەسەرەوەی کە ئیسرائیل بوویە لە نظامی و پایگاکان فقط لە خەڵک عادینە ئەوەڵین هێرش ئیسرائیل ئەوەڵین هێرشی کە شەڕێ نەبوو ئەمریکا لەگەڵ ئێرانە قەرار بوو مزاکرەکە و بە نظر من ئێران غافڵگیر بوو فەرزی بەرەوە بوو حمڵەی پێ ناکرێت و لەگەڵ ئەمریکا لە مزاکرایە بەڵام تعدادێ لەم کەسانەی کە ترۆرکریان بە ڕاکت لە ماڵەکانیان دریا و ساختمانهای 6 تەبەقە لێ دریا و سەدها نەفەر لە خەڵک عادی کوشتار و بریندار بوو جیا لە فەرماندان دەرنەچە هەر لە ڕۆژ ئەوەڵۆ ئەم کارەی کردە دەستی لە هیچ نەپاراستە وا نازانم ئیسرائیلێکە 2 ساڵ نزیک 2 ساڵە بە وەسیعی خەڵکی فەلەستین کوشتارەکە و ناویێنێ من مبارزە لەگەڵ حەماسەکەم ئام لە حەماس ئیسرائیلێکە لەگەڵ ئەمریکا ڕێگەی هەرنەوە کۆمەکی بە مردم فلستینیان بەست خۆیان سازمانێکیان دروست کرد بە ئیسلاح بۆ کۆمەک ڕەسانی و لە واقعە بۆ برسیەتیدان بە خەڵکی فلستین خەڵکێکە کۆبنەوە بۆ کۆمەک ئیسرائیل لیان ئاوە قەتڵ ئامیانەکە فکر ناکەم ئیسرائیل و هەوادارەکانی لەم موقعێتا بن کە ئەم جۆرە قەزاوەتانە لەسەر هیچ چێ بکەن من تەردیدم نییە ئیسرائیل و ئێران بۆ مەنافە خۆیان هیچ کامیان دەست ناپارێزن ئیسرائیل زۆر شوێنی دەدا هەر ئیمڕۆ بیمارستانێکی لە بەرحاڵ کرماشان لێدا زۆرێ مەحەلات تاران لێدریا خەڵک عادی و ئیسرائیل ئێعلامی کە تاران چۆڵکەن تاران 15 میلیۆن نەفەر دوو بەرابەر ئیسرائیلە تاران 15 میلیۆن نەفەر بۆ قەستی ئەوەیە کوشتاری خەڵکە خب ئێژێ تاران چۆڵکەن جمهوری ئیسلامی دوای ئەوش ئەلامی کردە بە خەڵکی ئیسرائیل ئێوەش ئەوێ چۆڵکەن مادام خەڵکی ئێران ئەدریە نەبەر و تاران چۆڵ ئەبێ بکرێ ئێوەش ئەوێ چۆڵکەن دەنێچە بە نظر من ئەم پرۆپاگاندا ئیمڕۆ لە هیچ وێکی دنیا بە تایبەت بۆ ئیسرائیل و تەبلیغات ئیسرائیل و ئەو کەسانەی کە دڵیان بە ئیسرائیل خۆشە بە هەر جۆرێک بە هەر دەلیلێ هاوخەتین لەگەڵ ئیسرائیلن ئومیدێکیان بە ئیسرائیلە فکرەکەم جێی باوەڕ هیچ بنیامێ مستەقل لەوەی کە هەر وەزئیەتەکە تمیشاکان نییە چۆ هەزار دەیان ساختمان لە تاران و لە شارەکان ئێران و بە ئیزافەیەوەی کە لە خودی ئیسرائیل ڕووخا لە هەردوو تەرەفۆ ماشین سازیهای ئێران لێ دریا نازانم کەسێکە کوشتار خەڵک مەسئولین مەسئلەی نەبێ حمڵە بە مەراکز ئەتۆمی ناکەم مەراکز ئەتۆمی ئەگە ئیتفاقی پێش دێ خەڵکی ئێران نین فقط خەڵکی کولی ئەو منتەقەن لەگەڵ پەدیدەیە عەزیم و وەحشەتناک تەرەفە بن خۆشبەختانەم ئیتفاقە نەکەفتە بە خاتر ئەوەی کە خەڵک تیاچێ کولی خەڵک منتەقە و کولی کشوەرەکان منتەقە دێنە جووە و پاکستان بۆ ترسی لێ هاتە ئەژێ ئەگەر تۆ وا بکەی منیش ئەتمم هەیە نگەرانی ڕاستیەکەی سەرنوشت ئێران نیە نگەرانی وەزیەت خودی پاکستان و تاثیراتەمانە لەسەر خودی پاکستانیش دەرنەچە من فکرەکەم ئەم پرۆپاگەندانە سووکترە لەوەی کە ڕاستیەکەی هیچ بە شێرە بتوانێت سمپاتی پێپەیەکە یا باوەڕی پێ بکە ئەویش بۆ ئیسرائیل بەم تاریخەیەوە بەڵام ئەوانەی کە دڵیان بە ئیسرائیل خۆشە تەنها ئەم بەشەنین کە من باسم کرد تەنها لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا ئەمە بینراوە هەم لە شاپەرستەکان هەم بەشێکیش لە نێو ئەحزاب و لە نێو بزوتنەوە کوردایەتەکانیشدا
تەنانەت من لە یەکێک لە لایەنگانی شاپەرست لە گەورەترین ڕۆژنامەی فنلەندا بینیومە دەڵێت موشەکەکانی ئیسرائیل بەخێر بێن بۆ تاران. ئەم چاوەڕوانیە لە ئیسرائیل چۆنی دەبینیت لە کاتێکدا مەسەڵەن تەنانەت بەشێکیش لە چەپەکان باس لەوە دەکەن کە لانی کەم ئەمە کۆماری ئیسلامی لاواز دەکات؟ من فکرەکەمەوە ئەم جۆرە تەسەورە کە بمبارانی ئێران جمهوری ئیسلامی لاواز دەکات و خەڵکی پێقەویەوێ ئەگە فاشیستی نەبێ ئەگە فاشیستی نەبێ زت ئینسانە بەڕاستی ئەگە بمبارانی عێراق خەڵکی پێقەوی کردیا کوشتاری عێراق تازە عێراق لەگەڵ ئێرانە قەبڵقیاز نییە چەند بەرابەر عێراق جەمیەتی هەیە ئەو وەختە ئەکرێ لەسەر ئەمەش حەساو کردیە ئەگە بمبارانی لیبی و سووریە و وێرانکردنی 10 ساڵ شەڕ خەڵکی ئەوێ ڕزگار کرد ئەو وەختە ئەکرێ باوەڕ بەم تەبلیغاتەکەین من فکرەکەمەوە ئەم تەبلیغاتە کە بەرحاڵ هەواداران ئیسرائیل یا ئۆپۆزیسیۆنێکە ئومێدی بەوەیە بە بمبی ئیسرائیل بە شتێ بگە فکرەکەم زد اجتماعین ئیحساس ئینسانیەتیان موجود نییە جەریان سیاسی جدی نین ڕاستیا چەپەکەی منزور مەسلەیەکم نییە ڕاستیەکەی چەپەکەی ڕاستیەکەی تەفاوەتێکیان نییە هەردووکیان مرتەجعن بە عەقیدەی من زد تەمەدونن زد ئینسانیەتن من فکرەکەمە کەسێ ئیحساس ئینسانی بوێ هەریسە لە تاوان دەستیان کردە بە چۆڵکردن لە ترسەوەی کە ئیسرائیل 15 ملیۆن ئینسان 15 ملیۆن ئینسان چنەکوێ و ئەمە خەڵکی پێتەقوێتە کردیە خەڵک لەژێر بمباران وەسیع بە ئەسلحە و ئیمکانات ئەمریکا و غەرب تەوەسط دەوڵەتی هار کە لە منتەقا بووە بە تاکە دەوڵەتی ئازاد بۆ هەر جەنایەتێ خەڵک لە مۆزیەتە ئینقلابەکان تەقوێتە بن خەڵکی ئیسرائیل مەگە تەقوێتە بن شارەکانیان وێرانە کردیە من فکرەکەمەوە ئەمانە قسەی کەسانێکن و جریاناتێکن کە جیالەوەی کە زد ئیجتماعین بەڕاستی هیچ رابطەیەکیان لەگەڵ دفاع لە حەق زندەجی دفاع لە ئینسان و ئینسانیەت نەما جمهوری ئیسلامی قەتعەن لەما لە تما خوارد خۆ معلومە شەڕە دەوڵەتێکە لیئان تعدادێک لە فەرماندانیان تایسە کوشتە تا ئاخرەکەشی معلومیە چی ئیتفاقێت دەکەفێ بەڵام مردنەوەکەی قەتڵ و ئەم ئەسڵیە کردیان تاوان ئەم شەڕە مردم ئێرانەیە مردم منتەقەیە کە ئیسە گشتی لە ترس و نگەرانی و ئەمانە بەسەرەبن کەسێکە پی وایە لەم کاناڵەوە مردم ئینقلابە کردێت و جمهوری ئیسلامی سەرنگونەکەن ئەگە فاشیست نەبێ بە نەزەر من عەقڵ بە قەیس نوکە دەرزیە عەقڵی نییە وەلی فکرەکەم مهم نییە چەپە یا ڕاستە بە نەزەر من لەم ماجەرانە پرۆ ئیسرائیلین و ئومیدیانەیە بە بۆمب مردم ئێران بە برسێتی بە کوشتار مردم ئێران پیان وایە ئەمان بە شتێگەگەن داخۆر هەر ئەو ڕزا پەلەوی نییە بە تەنیا بەڕاستی ڕاستەکە چەپی تایە بەناو چەپۆتیەتی بەناو ئەحزاب کوردی تایە شخصیەتەکانیان تایە ئاغای موحتەدی تایە ئاغا حەمید تەقوایی تایە ولی فکرەکەم هیچ تەفاوتە بینەمانە لەگەڵ ڕزا پەلەوی مهم نییە کامیان ناسیۆنالیزم ئێرانیە کامیان چەپە کامیان ڕاستە لەم قەزیا و لەم جۆرە قەزیانە لە سەنگەرێکا وێسان کە زد ئینسانە ئەمە لە سووریا ئیتفاقکە و لە لیبیا ئیتفاقکە و ئیسێش خەریکە لە ئێرانە لە غەزا ئیتفاقکە قرار بۆ کوشتاری ئەگە وا بواە ئەبوا مردم فلسطینی لە حەو ئینقلابیان کردەیە 2 ساڵە بمبارانە کردیە عەلەی حەماس ناژن هەدەف حەماسە و گشتیشیان تایید ناکەن گشتیشیان تایید سیاست ئیسرائیل ناکەن و پرۆ ئیسرائیلی نەبوون ئەبوا حەو ئینقلاب لە فلسطین ناکردیە خەڵک فلسطین لە برسێتی خەریک نەمرن ئەمە ئەم پرۆپاگەندە فکر ناکەم جیا لە زدیەتی لەگەڵ نفسی ئینسان بوون ئیحساس ئینسان بۆی کە پێم خۆش نییە کەس قەتڵان کردیە جیا لەوە بەڕاستی جەماعەتێکن کە لە ڕێگەی دوورۆ شتایەک سادرەکان کە هیچ عەقڵ سەلیمێ بەهەرحاڵ قبوڵی ناکەوە لێ فکرەکەم ئەمانە پرۆ ئەگەرچی بە ڕۆشنی لە قسەکانی خۆشتانە هاتبێ بەڵام ئەگەر تەکمیلی پرسیاری بینەرە بکەم و ئەو بزوتنەوەی ژن-ژیان ئازادی کە لە دوای کوشتنی مەحسا ئەمینیەوە لە 2022ەوە سەری هەڵدا ئەم بزوتنەوەیش دیارە وای نابینن کە بەهێز بێت بە قسەکانتانەوە ڕۆشن دیار من فکر ناکەم ئەو بزوتنەوەی مردم متەمەدن ئێران بوو
ئێران 10 ساڵە مرکز مهمترین اعتصابات کارگەریە وانە لە ژینەوە فقط دەستی پێکرد 96 بوو 98 بوو 1401 بوو کە لە گشتی گەورەتر بوو شهر دوای مەحسا ولی ئێران سێ ئینقلابی تیا کردە مردم ئێران 45 ساڵان نزیکەوە خەریکەوێ بە نزیک زیاتر لە 45 ساڵە لەگەڵ دەوڵەتێ قولدڕ شەڕەکەن و تەنیان نەدا ژنان تەنیان نەدا من فکر ناکەمەوە ئیتفاقاکەوێ فکرەکەمەوە ئەم شەڕەکە ئیسرائیل فرۆشتی فکرەکەمەوە موقعیت جمهوری اسلامی لە مقابل مردمە تەزعیف ناکە ئەگە لە مقابل هەر اتفاقی بۆ جمهوری اسلامی پێش بێ بەڵام مردم تەزعیفە بن موقعیت جمهوری اسلامی عەلەی مردم باشترە بێ فکرەکەم زەمینە بۆ ڕشد اعتراضات تودەی اعتراضات کارگەریاوەی کە ئەوان پێشن ئینقلاب ژینە هەرچێک ناوی بنی اعتراضاتی ئینسانی و ئینقلابی کە بە ژیان ئازادی لە ئێرانە مەشهور بوو بۆ حەقی ژن بۆ بەرابەری فکرەکەم ئەمانە لە دەورەی بۆمباران و کوشتار و ئەم وەزیەتە وحشت ناکە کە پێشاتە فکرەکەمەوە خەڵک دەسەگرێ بە کڵاویۆ خەڵک بە شوێن نانیاگەڕێ بڕۆ ئیسا لە شارەکان هەتا کوردستان لە مەریوان لە دوکانەکان یاشت گیر ناکەی خەڵک بە ترسەوەی کە بۆمباران نەکردیان داخۆ زەخیرەیان هەبێ یان نابێ ئەم وەزیەتە ئینقلاب نارێ هیچ تەحوڵی ئینقلابی تەقویەت ناکە جەماعەتێ مرتەجع ئومێدی پێبەسن بۆی کە هەموو ئومێدیانەوەیەکە بەڵکوم ئەمریکا کارێکە ئەمانیش لە ژێریانە بن بە ڕئیس پاسگای شوێنێ بەڕاستی ئەمانە وەک مردم ئێران حساب ناکەن بڕۆن بەیانەیە معلمان ئێران تمیشاکەم بزان نێژنچی کانون نویسندگان تمیشاکەم بزان نێژنچی شخصیەتای کارگەری و فعالین ئینسانیان کە لە توول کول ئەو پرۆسا لەگەڵ ئەو تەحوڵە ئینسانیا بوون کە بە ژنجیان ئازادی ناوبریا بزان ێژنچی ئەمانەی کە ئەم جۆرە قسە ناکەن بەڕاستی لە فەزای ئێرانانین مشتێ جەماعات هەوادار سەڵتەنەت و ناسیۆنالیست و کە ئومێدیان پیان وایە ئیسرائیل کورد نەجاتە ئیسرائیل ئێران نەجاتە ئەمانە سوکترە لەوەی کە بەڕاستی تەوزیحی لازم بێ نا هیچ تەحوڵی ئینقلابی لە ئێرانە بەمانە نە تەنها لە ئێرانە بەڕوای من تەئسیرات مخەڕب ئەمە لەسەر کول منتەقە هەیە لەسەر عێراق هەیە لەسەر کشوەرهای تر هەیە ئاعترازات تودەی لەم کشوەرانە ترس وحشات استیسار نائومیدی یا ڕۆشتەکانە ئینقلاب ئەمە پرسیارێکی تری بینەر ئاراستەی ئێوە بکەم و دواتر خۆشم دو پرسیارم بکەم قسەیەک هەبوو زۆر کە لەم بەرنامانەی ئێمەدا زۆر دەوترا کە ئاراستەیەک هەیە بۆ ئەوەی کە خاوەرمیانە ئارام بکاتەوە ئیتر کۆتایی بەم جەنگە بێت بۆ ئەوەی کە پرۆژەی بازرگانی و پیشەسازی زیاتر بکە بەڵام ئەم ڕووداوانە ناکۆک نییە لەگەڵ ئەو بۆ چوونە کە پێشتر هەبووە فقط دنیا شێوە بەیەکە بەڕاستی یعنی ئەم پرۆسەی کە فکرەکەمەوە شاهدین لە چەند ساڵ گوزەشتا لە چەند دەهەی گوزەشتا پرۆسەی تەواوبوون دنیای یەک قوتبی یا حاکمیەت غەرب بەسەر دنیاە لەم پرۆسە مقاومەت لە مقابل ئەمە موجودە فکرەکەمەوە دەوڵەتانی منتەقە دوای شەڕی لیبی دوای شەڕی سووریا دوای شەڕی عێراق کە ئەلبەتە لە 40 ساڵ گوزەشتە غەرب هەر شەڕێکی کردە بەم هینەوە کە ئەچین و ئەیفەوتنی نابوو دەبوون بەڕاستی گشتیان شکستیان خواردە هیچ کامێکیان بە ئاداب خۆیان نەگەیە غەرب لە گشتیە ئاخرینەکەی ئۆکراینە ئەوە فەلەستینیشی پێی ئیزافە بووی سێ ئێرانیش لە گرەوایە ولێ دەوڵەتانی منتەقە بڕوای من ئەحساسیان نەکرد شەڕ لاچێت لە منتەقە پرۆسەیەک بە وجود دەبێت کە سەرمایە ئیمکان ڕۆشت ئیمکان جەذب سەرمایە ئیمکان بازار موجود هەیە ولێ خۆ بەم مقاومەتانە و کشمەکشانەش کە خۆ لە منتەقە هەیە و ئیسرائیل لە ڕاستیەکەی نمونەی ئەسڵەکەیەتی تەبیعەتەن لەگەڵ ئەم ڕەوەندە ئەسڵیە ناچێتە پێشەوە بەڵام فکر ناکەم شەڕی ئیسرائیل بە هەر کوێک جیا لە تەبعات ئینسانی بەر ڕەوەندێگرێ کە فقط مختص بە منتەقە نییە ئەو دەورەی کە ئەمریکا تعیین تەکلیفەکە بۆ دنیا خاتمەی پێاتە مثبەت یا منفی بەحسم سەرەمە نییە دنیای یەک قوتبی و ئەوەی کە ئێمە لە غەربە تعیین یەکەین هەرکە لە غەرب بێ لەگەڵ غەرب بێ فاشیستیش بێ داعشش بێ ئەرتەش ئازاد سووریەش بێ ئازادی خوازە کە دەورەیەک باسییانەگر و هەرکە نەبێ ترۆریستە و جانیە و فلانوانە فکرکەم ئەمانە غەربم قودرەتەی نەماوەلێ پەلەقاژێ بۆ ئەوەی کە موقعیت خۆی خراپتر نەبێ خۆب هەیە وەلێ فکرەکەمەوە دنیا ناگەڕێتەوە بۆ ئەو دەورەی کە
دەوڵەتی ئەمریکا لە ڕاست دنیا بوو وەستی بازار وشتە گۆڕانکاری زۆری بەسەراتە شاید لەم ماوەکۆتان مەقدور نەبێ بەڵام خۆ دنیا مسلەمە ئیمڕۆ چین عروجی کردە بەشێ لە بازار منتەقەی کردە ئەمە بەرحاڵ شتێ واقعیە هاشە و هوژەی ترامپ و ئەو ماکەم و ئەوواکەم و ئەو نەدەرفەت ماڵگاتە بەسم و ئەجناس چینی ئەمانە لەوتنە ڕاحەتە وەلێ هەر شتێ لەمانەی وتە مەجبور دواخری پاشە کشێکاتەوە هەر ئێستا لە حمڵا بە ئێران و تەشویق ئیسرائیل و دەستی خۆش بێت و ئەم کارانەی کرد ڕێنسەخۆ پەنای بردە بەس رووسیا بەشکە میانجیگەریکە مەسەلەکەمەوەیە بلاخرام اتفاقانە واقعیەکە کە لەم منتەقا کەفتە فکرەکەم دەلایلەکەی پرۆسەی عقب نشینی بە غەرب و عروج دەوڵەتایە تر معنیەوە نیە دنیا زۆر خۆشە بێ وەلی هەرچیە بێت دنیاکە کەسێ ژاندارمیە بەسەر گشتیا حکومەڕانەیە کە بوو دەورەیە ئەم دەورەتەوە دوو سەرنج و پرسیار سەبارەت بە بزوتنەوەی کرێکاری لە ئێران هاتوو ئەمەوێت تەکمیلی کەم لەگەڵ دو پرسیاری خۆمانە ئاماژەت بەوەدا کە لە ئێراندا ئەو ناڕەزاتی کرێکاریانە هەبووە ئەم ڕووداوانە پاشەکشەی پێ ناکات و هەروەها هەڵوێستی بزوتنەوەی کرێکاری لە ئێران بەرامبەر ئەم ڕووداوانە و هێرشەکانی ئیسرائیل چییە؟ بە دو پرسیاری خۆشم ئەوە بێت کە پەیامی ئێوە بۆ بزوتنەوەی کرێکاری و خەڵکی ئازادی خواست لە بەرامبەر ئەم ڕووداوانەدا چییە؟ منەوەڵە یەکشت بێژم تاوجێی کە ئێستار نەزەر و شتایەکە لەم فاسڵە کۆتای چەند ڕۆژە وتریا لەلایەن فعالین کارگەریەوە فعالین مەدەنیەوە ئینسانهای ئینسان دۆستۆ معلم پەرستدار هاوجێی کە بیسریا خوب ئسهار نگەرانی و بەرحاڵ ترس و ئەوەی کە ناڕزایەتی لەم شەڕە لەم حمڵە ئەمە فەزای عمومی جامعی ئێرانە و تەبقی کارگەریشیە بەڵام ئەوەی کە نەهاتهای کارگەری جومش کارگەری ێژێکی بەڕاستی شتێک بەم عنوانە کە بێژی ئەمە معنیەوەیە جومش کارگەری وتی ئەمە مەوجود نییە چون تەشەکولهای کارگەری ئازاد دوشتەخۆ لە ئێرانە نییە تا بێژی ئەم ئیتحادیە ئەو سندیکە ئەمە ئەوەی وت ئەوەی نەوت ئەوەی تاوجێکی ئێمە لە جەریانان خۆ نگەرانن واقعیە و موقعیت جومشکارگەری ئێران لە منتەقا فکرەکەمەوە مستەقل لە هەر سێرێکە تێی کردبێت دەورەیە درەخشان نی بردە پێشەوە لە دفاع لە عەداڵەت دفاع لە ئازادی دفاع لە ڕەفاه دفاع لە سۆڵح دفاع لە حەقی ژن و شەرایەتی کە فەرام کرد کە 1401 اتفاق کەفت لەسەر شان تەجروبەیە و لەسەر شان ئاعترازاتێ و لەسەر شان ڕادیکالیزمێکە لەم جومشە پێشات بۆ میتفاقاتەکە و ڕاهبەران کارگەری لە ئێرانە ئەوانەی کە دەرکەوتن ئیمکانیان پیا کرد بە هەر دلیلێ دەرکەوتن فکر کەم ئەگە شەرایەتی ئازاد بێ خۆیان کاندیدکەن لە ڕوئەسای جمهوری ئیسلامی ڕێی زۆرتر هێرن لە جەریانە بۆ ڕیاسە جمهوریە و کشوەرە ئەگە مەیانیان پێبن بوون بە شەخصیەتای معتەبەر سیاسی و حەقیانە ئەمە لە مەتاوجێکە پەیام من بێ ئەوڵم بێژم ئێران لە وەزیەتێ خەتیرایە مردم ئێران لە وەزیەت خەتیرایە ئیسرائیل و ئەمریکا دوو دەوڵەت فاشیستن ئێمە تاریخان مستەقل لەوەی کە شەڕ چێردەچی پێکرد چۆن بوو مردم ئازادیخوای ئێران هیچ هەمخانیەکیان نە لەگەڵ ئێران بووە نە لەگەڵ ئیسرائیل ئێران لە وەزیەتێ وەحشەتناکایە لە هەڵحازراوە مرد خەڵک بە حەق نیگەرانن تەسلیەتێژن بە هەموو مردم ئێران بۆ ئەو کوشتارەی کە لە خەڵک عادی کردە جمهوری ئیسلامی و ئیسرائیل لە شاخوچیەوە شەڕ ناکەن لە ناو شارەکانە پادگانیان مەراکزیان بمباران و ئەمانە لە جەریانایەوە زۆرێ خەڵک تەلەف بووە زۆرێ خەڵک توش نگەرانی و ترس بەرحەق بوون شەرایەتێ سەختە بە عەقیدەی من شەرایەتێ سەختە ئێمە تیا قەرارمان گرتە ئومیدوارم ئەم شەڕە زۆر ئیدامە پەیانەکە وەلێ تەعیین ئەمە بەڕاستی سەختە تەنیا شتێکە توانم بێژم لەم شەرایەتە سەختە خەڵکی ئێران کرێکار معلم بازنشەستە پەرستدار خەڵکی مەحەلات ئەبێ بنیام خۆشی بەخۆیەوە بێ بە یەکۆبوون حمایەت لە یەکردن بڕێ لە مردم لە شارەکانە چۆڵ یەکەن باوەش ئاوەڵەگرتنەوە بۆیان دریاکردنەوە بۆیان استقباڵیان ئەم شەرایەتە سەختە بەسەر مردم ئێراناتە بەسەر ئەقشار خوارەوەی جامع لە وەزیەت وەخیمە قەرارەگرن ئەگە ئیدامە پێیاکە ئێمە هیچ ڕێگەیەکمان غێر ئەس حمایەت لە یەکترین
غیرە خۆ ئامادەکردن خۆ سازماندان بۆەوەی کە کۆمەکەین هەر شرایطی ئستراری پێش دێ کۆمەکەین ئەو جۆرەی کە خەڵکی ئێران لە ئاوارجی عێراقا کردیان ئیسە لە خودی ئێران ئەمیتفاقە خەریکە ئەکەفێ امیدوارم بێرە نەگە ولی تەزمین ناکە بنیامی بێ شرایط خراوەکەی لە نەزەراگرێ شرایطی حساس و هەسیارە و فکرەکەم هەر جریانە مەسئول و هەر ئینسانێک کە زەڕێ بۆ ئینسانیەت بۆ سۆڵح بۆ حەق مردم احترام قائل بێ لەم شرایطە لە فکرە وایە کە چی بکەم کەمترین دەتمە مردم ئێران بیخۆن مردم خوار و جامعە بیخۆن ئەمە شتێکە کە فکرەکەمەوە لە هەر شەڕێکە و لە ئیسێشا فکرەکەم لەم شرایطە حساسیە بإمكان ناين جمهوري إسلامي إمكان ناين جمهوري إسلامي بدليل شرعي لقل إسرائيل حملة كاتسر إيما حملة كاتسر دستاور دكان من حملة كاتسر زندگي من حملة كاتسر أمنيت من شوين كارو زندگي من ميليتاريزم كا قطعا درجيك أيكا بين مقابل ما بيوسين وبهر ميزان لتوان من به أمنيت وبيكوبونو تلاش مشترك من تقويت كين إيما سنگره مشتركين لمقابل هم إسرائيل هم إيران بمشرة يا بمشرة خالدی حاج محەممەدی لە ڕابەری حزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە بەرنامە تایبەتەکەی ئەمشەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوو زۆرتان تەشەکر لێکم و سپاسان لێکم عزیزان زۆر سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوەش بۆ هەموو ئەو پرسیار و سەرنج و تێبینیانی کەنارتان بەداخەوە بەهۆی کاتیکەین بەرنامەکەەوە نەکرا تەواویان تاوکە بکەین بەڵامک بەڵانمانداوە لە گۆشە و کەلێنی تری بەرنمەکاندا لە بەرنمەکانی داهاتووتردا حتمما وەڵام وەردەگرنەوە هیچی بێ وەڵام جێ ناهێڵێ لێرەدا دێینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتی ئەم شەومان دوو سبەی واتە شەوی چوارشەممە بەرنامە ئاساییەکانی پێشەنگ تیڤی بە شێوەی ڕاستە و خۆ بەردەوام دەبێت و لەگەڵ مابن تا ئەو کاتە کاتێک خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن